هەموو ڕێکارێکمان گرتە بەر و هەموو کاراسانێکمان کرد و ئامادەسازیشمان کرد، بەڵام ئەم بارودۆخی ئەمڕۆی کوردستان و نەخۆشی کۆرۆنا و ڕەوشەکەی بە ئاراستێکی ترابرد. پرۆسەکە بەردەوامە، ئیشەڵا لە کاتێکی گونجاوە کاری لەسەرەکەین و ڕووفاتی قوربانیانە گێڕینەوە هەرێمی کوردستان. بۆ کەسوکاری ئەنفالکراوان تەبعاً خۆتان نەزانن هەرێمی کوردستان لە ڕابردوودا بە ئاراستەیەکە ڕۆیوە، هەندێ نائەدالەتی کراوە لە هەندێک کەیسە، لە هەندێک شتا لە هەرێمی کوردستان. ئەوە لیژنەی چاکسازیمان داناوە، ئیشەڵا کارێ ئەەکەین کە مافی شایستەی کەسوکاری سربزی ئەنفال و سەرجەم شەیدانی کوردستان بگەڕێتەوە بۆ کەسوکاری حەقیقی شەیدانی گەلی کوردستان. پرۆسەیەکی قانونیەوە بەردەوامە، ئیشی لەسەرە کرێ، بەڵام زیاتر ئێمە کەیسەکانی خۆمان لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق کاری لەسەر بکەین بۆ ئەوەی کەیسەکان نەکەین بەخۆ بەخۆ.